ئەڤە کەمپە سەردەشتێل سەرچایە شنگال کو ئاوەرێن vê کەمپێش ساڵا 2014 وەرە ددۆخەکەی پڕ خراپدا دژین و ڕگۆرگۆتە ناوان پشتیش لای وەزارەتا کۆچ و کۆچبەرانی عێراقیڤە بڕیارە گرتنا vê کەمپێ هاتێدان هەموو هاریکاریژی هاتینە بڕینە ڕاستیە بووە 12 هەیڤە بووە ساڵێکی بێژە مساعداتە سەر مەقوتکردینە و حکوومەت عراقیت بێژەکەون ڤەگەڕیان ومێ مساعداتاش وەڕەکەن ئەمە منەن محتاجی زێدەی مساعداتاون بەس ئەمانش مەڕە چێکردبانە ئەمان نینە ئاف تشتی حکوومەتە مرکزیت بێژە شغلەکە بزەحمەتە زانی ئەف شابێ شنگالێ نە قوبلەت ئاڤدان کردینە و نە کارەب هەیە و نە ئەمانێک قوبلەت هەیە نۆماسێ مەسەل مالا خۆ بێژم مالێ ما هەموو خراکردینە ئازشمە چادر ورفدن بلا چادر وەختی ورفدای بلا ورفدای بن خانیان وان هێش هەمووت خراپبووینە ئەبە ماوەیە 6 ساڵایەوە هون بینە شنگال هێش نەهاتیاوە کچە ڕۆژنامەوانەکە خەڵکا شنگالجیت بێژێت ئەڤیال گەلڤان ئاوەرە ئێتەکردن ناحقەکە مەزنەوە ji ber ku taniha jî mal û gundên wan xirab hene. آف کارب قوتابخانه نخۆشخانە حتان هەیە هیچ شنگالی ڕە نەهاتینە چێکردن پرۆژەیەن خزمەت گۆزاری شنگالی دەب هیچ ڕەنگێکی نەهاتینە چێکردن پێتەوی بوو ئەوانەژی ڕەدابین بکەن نۆهی ئاریکاریا لەسەر وان قوت بکەن ئەس پشتڕاستم خەلکی سەردەشتێژی دخوازن بەگەرنە سەر مال و حالێن خوا لێ ئەگەر مالێن وان حتانها بە ماوەیە 6 ساڵە یعنی هیچ ماڵێتان هیچ خراپبووینە نەهاتینە چێکردن عالیە هیچ هەردوو حکوومەتاڤە نەهاتینە چێکردن ئەبجە خەلکی سەردەشتێژی مەجبورە دوان کەمپادە ببینێ نەها نێزیکی 600 خێزانەل کەمپە سەردەشتێت ژین و پەتریاوان خەڵکی قوبلەتە شنگالن کوتانەهاژی ماڵ و جێوان خراپانە و دەبێژن ئەگەر حکوومەتێن عێراقی و هەرێمێ هەریکاریامانەکەن دێ تووشی کارەساتێن مرۆڤی بن شێروان خدر کورسان نیوز کەمپە سەردەشت سەرچایە شنگال